ئازیزان بەردەوامە بین لەگەڵتان ئێستا چین لای تۆر گفتوگۆیەکی ترمان ئێستا کاتی تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەیە بۆیە لەم تەوەرە باز لە ڕۆڵ و بەرپرسیارەتی خێزانەکەین لە ڕەخساندنی کەشێکی گونجاو بۆ خوێندکارانی قۆناغی 12 ئامادەی ئەم بابەتە تاوتوێکین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر دڵشاد کەریم کابەڕێزیان ڕێنماییکاری کۆمەڵایەتین ئێستا بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری ئازیزەوە لەگەڵمانایە. دکتۆر سڵاو لێ بە بەیانی و باش بێت دەستپێکی گفتوگۆکانمان پێمان بڵێ ئەوەی کە ئەرکە لەسەر خێزان کە بیکا بەرامبەر بە خوێندکارێکی کە لە قۆناغی 12 چییە؟ بەیانی باش دکتۆر. بەناوی پەروەردگار سڵاوتان لێبێت بەیانیتان باش ڕێز و سڵاو خۆشەویستمان بە بینەران و کارمەندەمان بدو نەناسەکانتان. دکتۆرام نییە توێژەری کۆمەڵاتیم بە کالۆریۆسم هەیە خۆشحاڵم سوپاسدانەکەم. طبعا لە ئەو بابەتی کە دەمانەوە گفتوگۆی لەسەری بکەین لە سێ زاویەوە ئەمە دەبێت قسەی لەسەر بکەین چونکە بە تەنها خێزان ئەو کاریگەریەی نییە. 2000 کۆمەلگا یان دەسەڵاتی سیاسی کاریگەری لەسەر خێزان هەیە و خێزان کاریگەری لەسەر قوتابی هەیە. خێزانێکی ناتەندروست ناتوانێت تاکەچی تەندروست پەروەردە بکات. خێزانێکی ناتەندروست تاکەچی ناتەندروست پەروەردە دەکات. لەو سێ زاوی کە سەرەتا باسم کرد زاویە یەکەمیان زاویە گشتیەکەیە. زاویە گشتەکە خۆی دەبینێتەوە لە ئەمە باسی کوردستانەکەین تەبان لەبەرەوە گرنگە نمونونەکانمان لەسەر کوردستان بیت. هەموو قەیرانە دروستکراوە سیاسیانی لە هەرێمی کوردستان هەیە، قەیراوە دروستکراوە ئابوووریانی لە هەرێمی کوردستان هەیە، قەیرانی دروستکراوی بێبەهاکردنی بڕوانامە و بێبەهاکردنی خوێندن و بێبەهاکردنی پەروەردە و بێبەهاکردنی مامۆستا هەمووانە کۆمەڵی قەیرانی دروستکراون کاریگەری گەورەیان لەسەر تاک بە تاک و لەسەر خێزان بە خێزانی کۆمەلگای کوردی هەیە. ئەو هۆکارانە هەمویان وایان کردیە کە خێزانی تەندروست زەحمەت دروست ببیت. لە پاڵەوەشدا کە خێزانی تەندروست دروست نەبوو گوتمان خێزانی ناتەندروست تاکەچی ناتەندروست پەروەردە دەکات گەورە دەکات. هەروەکو دروستکردنی کارگەیە کە هەموو تایبەتمەندیەکە تەندروستیەکان و پیشەسازیەکانی تێدا نەبیت ناتوانانی کاڵایکی باشت پێشکەش بکە. بە هەمان شێوە خێزانیش یەکێکە لە گرنگترین دەستگە نافەرمیەکانی هەموو کۆمەلگایەک کاتێک ئەو خێزانە ناتەندروست بوو تاکەچی ناتەندروست لە بەرهەم دەینیت. کەواتە زاویە یەکەمیان کە باسمان کرد زاویە گشتیەکە بوو دەسەڵاتی سیاسی لێی بەرپرسە. زاویە دومیان خێزانە کە ئەوەی جەنابتان باسی یەکەن خێزان کاریگەری زۆر گەورەی لەسەر تاک هەیە بە جۆرێک کە زۆر جار کۆمەلگا ئەو ژینگەیت لۆ ناڕەخسێنی تاک تێدا گەشە بکات بەڵام خێزان دەتوانیت ئەو ژینگەیت لۆ بڕەخسێنیت. بەڵام ئەو ڕێژەیەکی کەمینەیە ینی کەمینەی خێزان لە ژینگەیەکی ناهەمواردا دەتوانن تاکەچی تەندروست پەروەردە بکەن. زۆر باشە کەواتە زاوی سێمیان ببوورە کەواتە بەر لێ بچیتە لای بەشی سێمیان کە پەیوەندیەکی گرنگی هەیە بەم بابەتەوە با ئێمە لەم بەشەی دووەمیانە کە خێزانە ڕۆڵی خێزان تا چەند گرنگە کە بتوانێ منداڵێکی تەندروست بخاتە کۆمەلگاوە. ئەم منداڵش پێکمان لە ڕێگەی پەروەردەی خێزان و پەروەردەی سیستەمی پەروەردەوە بێ. ئێستا لە قۆناغی چێستیارەیە کە یەکلایبوونەوەیە کەم خوێندکارە لە قۆناغی 12 هەر کێشەیەک هەر گرفتێک هەر کەم و کوڕیەک لەنێو ئەو خێزانەیە هەبێ چەند گرنگە هەموو ئەمانە وەلانێن ئەم کاتە تەرخانکەن بۆ ئەو خوێندکارە بووی کە بتوانێ هیچ نەبێت بەم قۆناغە بەسەر کەوتوی تێپەڕێنێ. عەفوم کە قوربان ئەمن زۆر تاکید ناکەمە سەر کاتی ئێستا چونکە کاتی ئێستا بەرهەمی 11 ساڵ 11 مانگ عەفوان 11 مانگ چاندنی ئەو قوتابیەیە چاندنی ئەو خێزانەیە چاندنی ئەو دایک و باوکەیە. بەڵام ببوورە زۆر کاتێمە باسیەوەکەین کە ئێستا لەم بارودۆخی ئێستا تەوەرەکەشمان تایبەتە بە قۆناغی 12 ڕاستە بە گشتی قسەی لەسەر بکەین جیاوازترە بەڵام تایبەتیکەین بۆ قۆناغێکی وا هەستیار لەوانەیە مامەڵەکردن شێوازی چۆن بتانی کەشێکی ئارامی بۆ دروستکەیت جیاوازتر لەوەی کە تۆ بە شێوازێکی گشتگیرتر قسە لەسەر ئەم بابەتە بکەیت. دەمخێت چارچەوەکی سەختەوە چونکە قسەکردن دەربارەوەی ئێستا قوتابی چ بکرێت ئێستا ناتوانین ئەمە قسە لەبارەوە دەکەم بەڵام ئێستا ناتوانین تەرکیز بکەین لەسەر خاڵی جەوهەری چونکە
11 مانگا ئەو قوتابیە ئەگەر ژینگەی باشی لەناو خێزانەکەی لۆ دروست نەبوویت نەیتوانی هیچ بچێنیت 11 مانگا ئەگەر ئەو قوتابیە خەوەکی تەندروستی نەبووبیت ئێستا بەو هەفتەیە بەو دوو هەفتەیە ناتوانانی خەوەکەی تەندروست بکاتەوە لە پرۆسەی خوێندندا ئەمە سێ دینگە سێ کۆڵەکەی زۆر سەرەکیمان هەیە کۆڵەکەی یەکەمیان خواردنە یعنی ئەمن کە خواردنەکی تەندروستم نەبێت جەستەیەکی تەندروستم نابێت کۆڵەکەی دووەمیان خەوە ئەگەر ئەمە خەوەکی تەندروستم نەبێت جەستەکی تەندروستم نابێت کۆڵەکەی سێمیان خوێندنە ئەگەر من خوێندنەکی تەندروستم نەبێت ئەنجامەکی باشم نابێت لەبەرەوە ئەمن دەبی لە ماوەی ئەو 11 مانگەدا خوێندنەکی تەندروستم هەبووبی خواردنەکی تەندروستم هەبووبی خەوەکی تەندروست و ژینگەکی تەندروستم هەبووبیت ئەو کاتا من دەتوانم ئێستا بیدورمەوە ئەگەر نا من لە ناو خێزانێک بووم ئەرچی سەرشانی خێزانەوەیە کە لە ماوەی 11 مانگی ڕابردووە لەک لە ماوەی 11 مانگی ڕابردوو خێزان تاکە پانتاییە کە تا تێدا دەتوانی بە پلەی یەکەم گەشە بکات ئەگەر ئەو خێزانێکی تەندروست نەبوون نات ئەو تاکە پانتایی گەشەکردنی لە بری ئەوی فراوان بێت تەسک دەبێتەوە باشە دکتۆر تۆ بە چ جۆرە خێزانێک ئەڵەی خێزانی تەندروست زۆر جەخت لەسەر ئەم شەیاکەیتەوە خێزانی تەندروست مەبەستە لە چێبێ خێزانانە چۆن بن بە چ شێوازێک بن سیرکە ئەمە لە سەرەتاوە گوتمان خێزان دەستگایەکی نافەرمیە لە کۆمەلگادا دەستگای تەندروست ئەوەیە هەمومان دەزانین کە شێشە و گرفت لە هەموو دەستگا دامەزراوە و کۆمەلگا و هەموو خێزان و لەلای هەموو تاکێکدا دەبیت لە هەموو پەیوەندەکاندا دەبی بەڵام گرنگەوەیە ئەو کێشە و گرفتانەی لە بینی ژن و مێردا هەیە لە بینی داک و بابدا هەیە لە پێشچاوی منداڵەکانیان نەبێت و بتوانن بە گفتوگۆ چارەسەری بکەن وەکەوەی کە دکتۆر ئانوشە باسی دەکات ئێمە هەوڵی گۆڕینی شتەکان نەدەین هەوڵی چاکردنی شتەکانیان بدەین هەوڵی گۆڕینی پەیوەندیەکان نەدەین هەوڵی چاکردنی پەیوەندیەکانیان بدەین یعنی ئەو کاتێکە من دەبینم خێزانەکەم خێزانێکی شلۆقە خێزانێکی ناهەموارە دەبینم پەیوەندیەکان پەیوەندیەکی ناتەندروستن لە بینی داک و بابم لە بینی خوشک و برایەکانم لە بینی من و منداڵەکەم لە بینی من و خێزانەکەم ئەوە خێزانەکەم منداڵەکەم ناتوانێت گەشە بکات لەو ژینگەیە منداڵ وەکو گوڵە تاک وەکو گوڵە ئەگەر ژینگەی تەندروستی لە نەرەخسەنی ناتوانانی گەشێکی تەندروست باشە خێزانی تەندروست ئافون کە خاتون خێزانی تەندروست ئەو خێزانەیە کە گرفتی لۆ دروست دەبی بەڵام بە حەچیمانە گرفتەکانی چارەسەر دەکات لە بەرچاوی منداڵەکانی دەمەقاڵێ ناکات دەکرێت دەمەقاڵە دروست بێ بەڵام لە بەرچاوی منداڵەکانی دەمەقاڵێ ناکات دەنگ بەرزکردنەوە ناکات بە هیچ شێوێک لە ئاشکرابیان لە نهێنیدا دەست بەکار ناهێنن هیچیان بە مەبەستی ئاماژەی لێدان و بە مەبەستی ئاماژەی ئەوەی کات و بتەوێت هەڕەشەی لێ بکەیت ئەوە خێزانی تەندروستە زۆر باشە کەواتە بەڕێستان لێرەوە چی ئەڵێن دەربارەی ئەوەی کە ئەزانین ئێستا خوێندکارانی قۆناغی دوانزەی ئامادەی تر لە کاتی تاقیکردنەوەکانان بەڕێستان چ ڕێنماییەکتان هەیە بۆ خێزانەکان بۆی ئەو کەشە لەباری کە گرنگە لە نێو ماڵەکاندا بڕەخسێت بۆ ئەو خوێندکارە بۆی کە بتوانێت ئەو ئامانجی کەیەتی بەدەستی بێنەوەکو پێشتر تۆ باسی لێوە کرد ڕەنگە ئەستەم بێ بتوانێت لە ماوەی ئەم دووسێ هەفتەیە ئەو ئامانجی کەیەتی بیپێکێ بەڵام ئەبێ پێشتر کاری لەسەر ئەوە کرد بێت بگومان ئەم کاتی تاقیکردنەوانش ڕۆڵ و گرنگی خۆی هەیە بکە ئەبێت هەم خوێندکار هەم خێزان بتوانن پێکەوە ئەو ژینگە لەبارە بڕەخسێنن لە نێو ماڵەکاندا ئەبێ ئەو ژینگەیە چۆن بێ ڕۆڵی خێزان چێ لێرەیە ڕەنگە پرسیارەکەم دووبارش بێ هاوکارم سەرکۆش پێشتر ئەو پرسیارەی ئاڕاستە کرد دەستت خۆش بە سپاس دەکەم سیر کە ئێستا قوتابی دوو خاڵی لە بەردەستدا ماوە خواردنەکەی لە بەردەستدا ماوە خەوەکەی لە بەردەستدا ماوە دەبێت بتوانین مامەڵە لەگەڵ ئەو دوانە بە شێوەیەکی تەندروستی بکات ئێمە خەوی تەندروستمان هەیە خەوی تەندروست لە سەعات دەوە دەست پێ دەکات تا 4 و 5 بەیانی یعنی تاکە ڕەنگە بە 6 ساعت 7 ساعت 8 ساعت تێرخەو بێت کاتێک خەوەکی تەندروستی کرد هەستانەشی تەندروست و ئەوەی کە لە ماوەی ڕابردوو خوێندیتی بە ئاسانی بەبیری دێتەوە بەڵام کاتێکە من خەوەکی تەندروستم نەبوو بیت ئەمن مێشکم مانگیە خۆی ئەوەندەی کە جەستە کە مێشک گرنگە لە پرۆسەی خوێندندا ئەوەندە جەستە کاریگەری نییە ئێمە خەو یەکێکە لەو هۆکارانی کە ئارامی بە مێشک دەبەخشێت کاتێک ئەمن ئەو ئارامیم بۆ نمونە 8 ساعت خەوەیە بەخشیم بە مێشکم ئەو کاتە مێشکم بە ئارامی وەڵامی امتحانەکە ئەو تاقیکردنەوەکانی دەداتەوە وەڵامی پرسیارەکانی دەداتەوە بەڵام خەوی ناتەندروست ناتوانانی ئەو مێشکم بە ئەو ئارامی پێبەخشی خاڵەکی دیکە خواردنی تەندروستە یعنی ئێستا ئەم هەمومان دەزانین یەک وەرزەکە وەرزی هاوینە پلەکانی گەرمە زۆر بەرزن دوو
ئەمن لەو لە حاڵی ئێستادا ئەگەر هەستم خواردنەکانمان خواردنی قورس بن، خواردنی چەوەر بن، خواردنی سوورکراوە بن، جەستەی من خاو دەکاتەوە لەوەی کەوا بتوانم بە جەستەیەکی سووکەوە بەلاشەیەشی سووکەوە بتوانم بڕم بەرەوەی ئیمتیحانەکان. لەبەرەوەی لە حاڵی ئێستادا زۆر گرنگە خەوەکی تەندروست خواردنەکی تەندروستم هەبێت. خەوەکەم هەروەک پێغەمبەر درود و خا لەسەر بێ فەرمێت خێر الأمور أوسطها، خەوەکەمان خەوەکی ناوەند بێت، خواردنەکەمان خواردنەکی ناوەند بێت، دوور بیت لەو خواردنانەی کە سوورکراون، لەو خواردنانەی کە قورسن، دوور بیت لەو خواردنانەی کە چەورن. بەڵێ ئەمە وەکو ئەو پێداویستیانەی کە خێزان بتوانێت بۆ خوێندکاری دامیتکە ئەی لە ڕێگەی هاندانەوە تا چەند گرنگە بۆ نمونە خێزان ڕۆڵێکی باشی هەبێت لەوەی کە ئەم خوێندکارە هاان بات تواناکانی بەرە و باشبوون بەرێک نەوەکو لایەنە نەرێنیەکەی خێزان ئەوەی کە خوێندکارەکە ترسی ئەمیش ئەوەی تربی ترسێنێت، یعنی بە شێوازێک مامەڵی لەگەڵا بکە هەمیشە لە قەلەقیا بێ لە دڵە ڕاوکیا بێ. بەڵام پێچوانەکەشی هەیە زۆربەی دایک و باوک یەک کەشیان بۆ خوێندکارەکە دروست کردووە ئەم خوێندکارە ئەتوانێت بە باشی وانەکانی خۆی جێبەجێ بکات و بە باشیش خۆی ئامادەکە بۆ تاقیکردنەوەکە. ئەم دوو لایەنە چەند گرنگە کە بتوانێت خێزان ڕەچاوی بکات. بەڵێ طبعاً زۆر لایەنی دەرونی قوتابی خوێندکار زۆر گرنگە لە حاڵی ئێستادا لە بەرچاو بگیرێت. ئەمن قەڵەمەکەم لە بەردەستە ئەو قەڵەمە شین دەنووسیت. کەس هیچ داک و بابک هیچ کەسمان لەمە ناتوانین ئێستا یعنی هەوڵ بدەین ئیلا بە زەرد بینوسی، بە کەسر بینوسی، بە سۆر بینوسیت. نا ئەوە شین دەنووسیت، تەواو تەبعی مواسەفاتی ئەو قەڵەمەی وایە بە شین دەنووسیت. گرنگە داک و باب خۆیەک لای بکاتەوە کە منداڵەکەی دەوێت یان دەرەجە و معاشەکی باشی دەوێت، پارەکی باشی دەوێت. ئەمن ئەگەر منداڵەکەم لەوەی دروست بوو بی کە ببیت بە مۆزەفەکی بەسیت، ناتوانین ئەمە بیکەین بە دکتۆرێک، ناتوانین بیکەین بە ئەندازیارێک، ناتوانین بیکەین بە پارێزەرێک. کەواتە گرنگە ئەمە هانی تەڵەبەکانمان بدەین لەسەرەوەی ناکە ئیلا توپ بێنیت یان ئیلا هەندەسە بێنیت یان ئیلا قانون بێنی، نا لەسەرەوە نا، لەسەرەوەی کە بە دەروونەشی ئارامەوە چی تاقیکردنەوەکانی بکات، بە دەروونەشی ئارامەوە پاڵپشتی بکات. بەڵێ بەو شێوەیە پاڵپشتی بکات کە بڵێ کچی خۆم کوڕی خۆم ئەمن ئەتون دەوێ بە دەرەجەی بەرز بیان بە دەرەجەی نزم بیت، بەڵام دەرەجەی باش لەو داهات و خۆت باشترە. و ئەمە گرنگە داک و باب زۆر جارە و قسە بچپێنیت بەجێ منداڵەکانیدا کە ئەوەی کە دەرەجە لەو داک و باب گرنگ نییە، یعنی گریمانەوە خوانەکە ئەو تەڵەبەیە طبعامی هێنا، بەڵام جەستەکەی ناتەندروست بوو بەهۆی ئەو هەموو فشارانی دروست بوو، دەرونی ناتەندروست بوو بەهۆی ئەو فشارانی لەسەری دروست بوون، کەواتەوە کاریگەری نەرێنی لەسەری دروست دەبێت. گرنگە جاروبار ئەوە داک و باب ئەوە بەگوێی یعنی لە کۆی پرۆسەی خوێندنەکە داک و باب ئەوە بەگوێی منداڵەکانیدا بچپێنن کە ئەمن وەکو تاکە کاتێک سبەینان هەڵدەستم دوو بژاردەم لە پێشە. یەک یانەوەتە دەنوومەوە دەخەومەوە درێژە بە دیتنی خەونەکانم دەدەم، یانەوە تا کە هەستام لە خەو نانومەوە کار دەکەم لە پێناوی بەدیهێنانی خەونەکانم. بەڵێ پاڵپشتی داک و باب، پاڵپشتی لایەنی دەرونی داک و باب یەکێکە لە گرنگترین ئەو خاڵانەی کە تەواوکەری خاڵەکانی ڕابردوو کەمە باسمان کرد. بە هیوای ئەوەی کە هەمومان وەکو خێزانەکان بتوانین هاوکاری خوێندکارەکانمان بین. سپاس بۆ تۆ کامڕۆ ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بووی، بە هیوای ئەوەی کە هەمومان هەموو لایەنی دەرونی هەموو لایەنی پێداویستیەکان بتوانین هاوکاری ئەو خوێندکارانە بین تاوەکو بتوانن لە تاقیکردنەوەکان سەرکەوتوو بن و پلەیشی باش بەدەست بێنن. دووبارە سپاس بۆ تۆ. دەسپاس بۆ زانیاریەکانمان دوو نەبێت. ئەگەر یەک دوو خولەکمان مابێت کاتمان ماوەیە بەڵێ خولەکمانەیە توانی پامەکەی کۆتایی بگەێنی. زۆر گرنگە پرۆسەی خوێندن لە کۆتاییەکان دەست پێ ناکات، پرۆسەی خوێندن لە سەرەتای ساڵەوە دەست پێ دەکات. ئێستا باسی تاقیکردنەوە دەستان خۆش بێت، بەڵام پرۆسەی خوێندن تاقیکردنەوە ئەوەی لە دەدورێتەوە کە لە ڕابردوودا چاندیتت. لەبەرەوە ئومێد دەکەم داک و بابەکانمان دای بابەکانمان لە ساڵە لە چواردەینەوە کارێت جدی بکەن لە پێناوی ژینگەی ئارام لە پێناوی لۆ منداڵەکانمان بڕەخسێنن. ژینگەیەکی ئارام نەڕەخسێنن ناتوانن منداڵەکانمان بە دەرونی ئارامەوە تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن. سپاسدانەکەم. دەست خۆش بێت. سپاس بۆ تۆ. ماندوو نەبی. سپاس بۆ زانیاریەکانە.